هەر کاتێک دەست بە پرۆگرام دەکەم دەچم بۆ شوێنێک زانیاری خۆ دەکەم لەسەر ئەو شوێنە بزانم بە چ خواردنێک زۆر بەناوبانگە یاخود چ شوێنێکی لێیە کە خواردنی زۆر کوردەواری لێیە. لە کۆیە پێیان وتم خواردنگەیەک هەیە کە چەند خاتوونێک بەڕێوەی دەبن زۆر دڵخۆش بوو بەبەنجا ئیش خاتون هەر دیارێک سەر بەگوڵ پێشوازی لێ دەکات خواردنی کوردەواریان هەیە. دەچمە لایوی بزانم ئەمڕۆ چه خواردنێکیان هەیە منتان بکەم لەگەڵم ورن. سەلام عەلەیکۆم. باشی خاتون جان ئەحواڵت ئاڵاخان کۆی تەندروستی هەمووشت باشە؟ وەڵڵاهی ئەمن زۆر باشم زۆر دڵخۆشم چونکە ئەمڕۆ هەر بە تایبەتی هاتم بۆ لای تۆ. زۆر سپاس دەکەم خواردنگەکەت زۆر جوانە زۆر دڵخۆشم پێت. ممنونم. زۆر سپاس دڵخۆشم بە خانمەچۆکی تو سەرکەوت. زۆر سپاس دەکەم. ئەوجا مەبەستمە ئەمن خواردنە کوردەواریەکانتان بکەم. چێشخانەکەی توش ئەوە تایبەتمەندی هەیە کە تەنها خواردنی کوردەواریتان هەیە. بزانم ئەمڕۆ چ لە بۆ من ئامادە دەکەی من چ بخۆم لە کنەتۆ؟ وڵای ئەو خواردنی زۆر خۆشمانەیە کفتەی کۆیان بخۆ کوبەکەمان بخۆ قڕاوەکەمان بخۆ کە زۆر تایبەتە. کۆی بە قوڕای زۆر بەناوبانگە. کۆی لۆ خۆی بە یاپراخی بەناوبانگە. وەڵڵا یانێ من غەڵەتە. یاپراختان هەیە؟ یاپراخمان نییە ئەوڕۆ. باشە ڕۆژانە مەسەڵەن خواردنەکان دەگۆڕن؟ جگە لە پێنجشەمان خواردنەکانمان کەم دەکەینەوە هەموو ڕۆژێک بۆ فێری خوانی ئالەپڕە. یعنی بۆ فێر کراوەتان هەیە؟ نایانی لێرانە خواردنەکانم پێم خۆشە بەر لۆی بچم دانیشم خواردنەکان خۆم بیان بینین بە ئەمەد بەخەکەتم نیشان بدە پێی خۆشحاڵ دەبم فەرموو تۆ بۆ خۆت بڕۆ. خاتون لە شوێنێک ئیش بکات بێگومان تایبەتە. شێفێکی نازدارم هەیە شیوم بۆ لە دەنێ ئێستاوە بۆ نیوەڕۆ کفتەمان کردبوو نەما ڕۆژ خواردنی نوێ دووجەم یعنی نیوەڕان جەمەک بە نوێی لێ دەنین ئێوارانیش جەمەک بە نوێی. خواردنەکانی من سپاس بۆخوا بۆ ناوبانگی دروست کردووە کە نوێیە یعنی هەموو مشتریەکانم کە دێن خواردنی نوێ ئەکید هەر دیارە. حالێن کفتەی بۆ دروست کردوین فاسۆلیامانەما بوو دروستی کردوێتەوە و هەروەها مشتریەکانمان داوای کوبەیان کردیان دەستەکانی خۆشبی لۆیان سوور دەکاتەوە برنجیشمان لە ناو ئاوەیە وا لێ دەنێت. ئەی دەستان خۆش بێتن. ئەجام دادەنیشمە سفرێکی جوانم لە بۆ دابنێت. دانیشە تامی خواردنەکان باشە. جابی هەموو لایەک ناخۆش خواردنی کوردەواری دەبی کوردەواریانە لە بۆی دابنیشی و کوردەواریانە تام بکەیت. پێش هەموو شتە قوڕاوم زۆر پێخۆشە. دەبی قوڕاوەکەی تام بکەین بێنگۆ ناخۆش. خواردنی دەستی خاتونانە ئەکیدم زۆر بەتامە. بەجددی زۆر بەتامە تەڕە پیازی تێدایە جە بەهارە بەهار ینی قوڕاو. برنجێکی زۆر خۆش بوو. ئەوجا لەو لایە کفتێکی زۆر جوانیشمان هەیە. با کفتەکەش تام بکەم بێ هەموو لایەک ناخۆش. کفتێکی جوان بە سەڵخی کرایە کفتێکی زۆر خۆشە ینی با تام بکەم زۆر ناسکە کفتەکان ڕۆژانە دەکەن نوێیە. زۆر بەتامە بەجددی اینجا ئەو ڕۆژانە خواردنی نوێ دروست دەکەن واتە خواردنەکانی هەموو ڕۆژێ بە بەردەوامی نوێ تازەیە کفتە و کوبە و برنج و قوڕاو و دۆڵمە و ڕۆژانە خواردنەکانیان نوێیە خواردنەکانیان زۆر بەتام بۆ ئینجا بەردەوام دەبم لە خواردنیان بێ ئێوە ناخۆش بەردەوام دەبم.